سلااوان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەم. زەنگی ساڵی نوێی خوێندن و بایکۆت لە هەرێمی کوردستان پێکەوە لێدرا. بەیانی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا، بەڵام لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین ژمارەیەکی زۆر لە خوێندنگاکان بایکۆتیان ڕاگەیاند. سەرباری ئەوەی ئەمڕۆ زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا، بەڵام بەهۆی دواکەوتنی موچەکانیان و نەدانی موچەی مانگەکانی 7 و 8 ئەم ساڵەوە لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین مامۆستایان بایکۆتی دەوامیان کردووە لە ژمارەیەکی زۆری لە ناوەندەکانی خوێندن. هاوکات بەشێک لە مامۆستایانی وانەبێژ لەگەڵ زەنگی سەرەتای ساڵی نوێی خوێندن زەنگی بایکۆتیشان لێدا. لە هەڵەبجەش بەهۆی ئەوەی سەرجەم قوتابخانە حکوومیەکانی سنوورەکە بایکۆتیان کردبوو، بەڕێوەبەری گشتی پەروەردەی شارەکە لە قوتابخانەیەکی ناحکومی زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی لێدا. بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی پەروەردە ئەم ساڵ لە سەرتاسەری هەرێم بۆ سەرجەم قۆناغەکان 1,920,271 خوێندکار لە تەواوی پۆلەکانی خوێندندا. هاوشێوەی مامۆستایان سندیکای کەرمەندانی تەندروستیش بایکۆتی دەوامیان ڕاگەیاند و لە 90 سنتەر و ناوەندە تەندروستیەکان دەوامیان تێدا ناکرێت. هاوژین عوسمان سەرۆکی سندیکای کارمەندانی تەندروستی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەڕایگەیاند لەمڕۆوە دەوام لە سەرجەم سنتەر و بنکە و نەخۆشخانەکان ڕادەگرن، بەڵام لەبەر ئەخلاقی پیشەییان فریاکەوتنەکان و شوێنە هەستیارەکانی وەک فریاکەوتنی نەخۆشخانەی شار و منداڵان و منداڵبوون و چاودێری ورد لە نەخۆشخانەکان و لە نەخۆشخانەی هیواش دەوام دەکەن، لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر پێویستی بەوانە. سەرۆکی سندیکای کارمەندانی تەندروستی ئاماژەی بۆەوەش کرد ماوەی هەفتەیەک لەسەر ئەم بڕیارەیان بەردەوام دەبن، دواتر هەوڵ دەدەن نوێنەرایەتیان سەردانی بەغدا بکات و لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق لە نزیکەوە گفتوگۆ بکرێت بۆ دابینکردنی ماف و شایستە داراییەکانیان. ئەوەش لە کاتێکدا تەندروستکارانی سلێمانی ماوەی 72 کاتژمێریان وەک مۆڵەتدا بووە حکوومەت بۆ ئەوەی موچەیان پێ بدرێت. ئەو وادەیەش کۆتایی هاتوو تاوەکو ئێستا موچە دابەش نەکراوە. سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لەگەڵ وەزیری دارایی سەردانی بەغدا دەکەن. بە گوێرەی ئەو زانیاریانەی تایبەت دەست شارپرێس کەوتون سبەینێ شاندێکی باڵای حکوومەتی هەرێم بۆ یەکلاییکردنەوەی پرسی بودجە و موچە سەردانی بەغدا دەکات کە پێگاتون لە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت و قوبات تاڵەبانی جێگیری سەرۆک و ئاوات شێخ جەناب وەزیری دارایی. ئەمڕۆژ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ ئەوە کرد بەم نزیکانە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێم و قوبات تاڵەبانی جێگیری لەگەڵ وەفدێک دەچنە بەغدا کە تیایدا ئاوات شێخ جەناب وەزیری داراییش ئامادە دەبێت. سەرۆکی هەرێم دوای ماوەیەک بێدەنگی لەبارەی کێشەکانی هەولێر و بەغداوە ئەمڕۆ ڕایگەیاند بۆ بابەتی موچە بەردەوام لەسەر هێڵە، بەڵام لە بنەڕەتدا موچە جێگەی مشتومڕ نیە و مافی خەڵکی هەرێمی کوردستانە. لە پەیامێکدا وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێم ڕایگەیاند کورد بە زەبر و زەنگ و کوشتار و کۆمەڵکوژی لەناو ناچێت و ملکەتیش ناکات. لە پەیامێکیدا حەمەی حەمەسەعید وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کورد هیچ کات هەوڵی لە ناوبردن و داگیرکاری نەداوە و هەرگیز جێگەی مەترسی نەبووە بۆ سەرەوانی تر، بەڵام سەدان هێرشی مەترسیدار کراونەتە سەر خاکەکەی و هەزاران پلانی لە دژگێردراوە تا ئاستی کۆچپێکردن و ئەنفال و کیمیاباران. وەزیری ڕۆشنبیری و توشکەتی گەلی کورد بە زەبر و زەنگ و کوشتار و کۆمەڵکوژی نا لەناو دەچێت نا ملکەش دەکات. باسی لەوەش کردووە ئەگەر کەسێک پێی وایە حکومڕانی ئێستا خراپە ئەوە نابێت لە داخی ئەوە دوژمن بهێنینە سەرخۆمان، بەڵکو دەبێت لە ڕێگەی خەباتی مەدەنی و سندوقی دەنگدانەوە هەوڵی گۆڕانکاری بدەین.